وەرزی کێڵانی زەویە دەیمیەکانە لە گەرمیان. هەرچەندە جوتیاران ساڵی پار زیانێکی زۆریان لە چاندنی دانەوێڵە بە تایبەت گەنم و جۆ کردو، بۆ ئەم ساڵیش ئومێدێکی زۆریان بە کشت و کاڵکردن و چاندنی دانەوێڵە نەماوە، بەڵام سەرقاڵی وەربڕینن بۆ وەرزی داهاتوو. وڵای ئێمە وەک جوتیارانی سنووری بنکورە ئەم ساڵش ناشکوینێ ئەو بارانینی هەروەکو پار ساڵە ئێمە تۆماندا چەند هەڵمان نەگرتەوە. جا داواکارین لە حکومەت هیچ نەبێ بەس کۆدی کیمیاوی بە گازان بە مەکینە یا بۆ نمونە بە تۆ و هەر هاوکارێکمان بکە بۆ جوتیار زۆر باشە. لەبەرەوەی 2-3 ساڵە ئێمە هیچ بەروبوومێکمان لە دەیم هەڵ نەگرتووە. تەبعەن هەر کەرتێک کە حکومەت پاڵپشتی نەبێ بۆ خۆی زیانی هەیە، چونکە لە ڕێی گۆڕانی کەش و هەواوە کەم بارانیش جۆرێکە لە گۆڕانی کەش و هەوا. جا حکومەت پشگیریت بکات زیاتر فەلاح، زیاتر چست و چالاکەوێ، زیاتر بەدەم جوتیاری و کاری کشت و کاڵیەوە ئەچێ، ئەمە وا ئەکاتە کە تەئسیر لە کەرتی کشت و کاڵ بکات. ئیمساڵ وشکە ساڵیە، لا ئێمە وشکە ساڵیە، ئەوەی سا وەردەوڕین بووە ساڵێتر سا پارەکەش کردمانە هەڵمان نەگردە، ئەو ئیمساڵ دووبارەیەکەینەوە. داواکەم لە حکومەت یارمەتیمان بدەن لە تۆ و لە کیمیایی لە کشت و مەکینە دەسێر ئەم دەشتەکە بزانم سەوز دەکاتەوە، ئەوەی پارەکەیەوە هاتووە مەگەی تیان نەمافەوتیە سەوزینەوە، ئەوە دووبارەی شەڵا ئەگەر پەنای خوا وەردەوڕین بۆ ساڵێکی کات ئەگە قسمەت بوو باران بوو تۆیەکەین، بارەی نەبەوە دووبارەمانە هەم خەسارەکەین. بەپێی وتەی کەشناسان ئەمساڵ لە گەرمیان پەڵەی داوە، بەڵام بەڕێوبەری کشت و کاڵی گەرمیان دەڵێت ڕێژەی بارانبارین لە ساڵی پار کەمترە و مەترسی وشکە ساڵی هێشتا لە ئارادایە. سەبارەت بە ئەم ساڵیش تا ئێستا ئێمە نەمانتوانێ بڵێن لە گرفتی وشکە ساڵی ڕزگارمان بووە، چونکە ئەو ڕێژەی بارانەی کە لە هەندێک ناوچەمان باری وەکو خانەقین و کفری و کەلار تا ئێستا جێی دڵخۆشی نین، هەرچەند ساڵی بڵێن ئەم وەرزی ئەم ساڵ پەڵا دواکەوت کەمە خۆی گرفتی بۆ دانەوێڵە دروست کرد، یعنی ماتوانین بڵێن دانەوێڵەمان ئەوەی پشت بە بارانە بەستێ ئەم ساڵیش سوودی نابێ، بەڵام ئەمە نەگەیشتونێتە ئەو ئاستەی کە بڵێن تەواو ئێمە لە مەترسی وشکە ساڵی ڕزگارمان بۆ. ئێستا تقریبەن 2 مانگێک لە پێشمان ماوە، لەو 2 مانگا گەر ئەو بڕێیە نەبارێت کە پێویستە بۆ گەرمیان بۆ ئەوەی لە مەترسی وشکە ساڵی ڕزگارمان بێ، ئەوە ئەبێ ناچارین جاری دووهەم ئەلانی وشکە ساڵی بکەین. ئەمساڵ لە گەرمیان تەنیا بڕی 82 ملیم باران باریوە، لە کاتێکدا ساڵی پارتە ئەم کاتە بڕی 111 ملیم بارانباری بوو. هەر ساڵێکیش لە 250 ملیم باران کەمتر ببارێت بە وشکە ساڵی ناوزەند دەکرێت. نۆژەنکردنەوەی پرۆژەکانی ئاودێری و تەواوکردنی بەنداوەکانی بەردەسوور و باوەنور و هاوکاریکردنی جوتیاران لە پێدانی بنەتووە و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتووان بەشێکن لە ئامادەکاریەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی پێشوەختەی وشکە ساڵی. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.